لەو ڕۆژانەی ڕابردوودا لە کاتێکدا کە ئامەدسپۆر گروپی تیمی فوتبۆڵی بەناودەنگی شاری ئامەد بە تورکیەکەی دیار بکرد کاتێک سەرکەوتنێکی گەورەی بەدەست هێنا لە هەموو باکووری کوردستان لە تورکیادا تەنانەت لە ڕۆژئاوای کوردستانیشدا کە کللتورەکانیان زمانەکانیان زاراوەکانیان وەناسنامە سیاسیەکانیشیان تا ڕادەیەک تێکەڵی یەکترن و بە یەکتری ئاشنان دەنگێکی زۆر گەورەی نایەوە و ئەمە لەلایەن بەشێک لە ناسیۆنالیستە تورکەکان کاردانەوەی نیشاندا و نیشمەترسی نیشاندا لەوەی کە ناسنامەیەکی نوێ لەدایک دەبێ ئەمە لە کاتێکدا کە پرۆسەیەک دەوڵەتی تورکیا ئیدعا دەکە پرۆسەیەک لە ئارادایە بێگومان پرۆسەیەکە لە ئارادایە ڕاستێکە و پرۆسەکە بە پێی ئەوان ینی بە پێی ئەو ئاکتۆرانەی کە لەناو پرۆسەکەداوانش پشتگیری دەکەن چ ئاکتۆری ئاپۆچی بێ و چه ئاکتۆری دەوڵەت بێ پرۆسەکە بەردەوام دەکا بە سەرکەوتویش بەردەوام دەکا و پرۆسەکە بێگومان ئەوان ئیدعای ئەوە دەکەن کە هەموو شتێک لە مەودووە لە ژێر چەتری دەوڵەتی تورکیادا دەبێ ئەمەشیان ڕاستێکە ناتوانین ئینکار بکەین کە لە مەودووە بزوتنەوەی ئاپۆچی بزوتنەوەی کوردی بە گشتی دیزاین دەکرێتەوە بەڵام لە ژێر سەیوانی دەوڵەتی تورکیادا جیاوازیەکە ئەوەیە لە پرۆسەکانی پێشوودا پرۆسەکانی پێشوو هەوڵ ئەدرا یەکسانیەک بدۆزرێتەوە شێوازێکی یەکسان بدۆزرێتەوە لە نێوان دوو لایەندا ئەم جارە دوولایەن نین بەڵکو دوولایەنن بەڵام لە ژێر چەتری دەوڵەتی تورکیادایە و دوولایەنەکەش یەک شتی هاوبەشیان هەیە ئەویش دەوڵەتە چەتری دەوڵەتی تورکیایە هەر لە بۆ هەندێ تەماشا دەکەین لەو قۆناغانەدا لەو ماوەیەدا بە تایبەتیش لە دوای شەڕەکانی حەلب لە مانگی جانیوەری ئەم ساڵدا کە ڕۆژ ئاوا شکستێکی زۆر زۆر گەورەی خوارد و دوای شکستەکانی شەڕی خەندەق و شکستە یەک بەیەکەکانی هێزی چەکداریش تەماشا دەکەین ئەوە دووەمین شکست بوو و پرسیاری زۆر زۆر گەورەی هێنانە ئاراوە کە بزوتنەوەکە بەرەو کوێ دەچێت لە بیرتان نەچێ ئامەدسپۆر گروپێکی زۆر زۆر کۆنا و ئامەدسپۆر لەلایەن کاربەدەستانی دەوڵەتی تورکیاشەوە پێشتر پێشوازی لێکراوە هەر کەسێک ویستی کە لە دیار بکرد کارێک بکە کارەکە لە لای خەڵکەکە خۆشەویستانە بێ و خەڵک قبولی بکە خەڵک لەگەڵی دابێ بە ناچاریش بێ پشتگیری لە ئامەدسپۆر کردووە پێشتر بەرپرسیاری ئەمنیەتی دەوڵەتی تورکیا ناوەکەیم لەبیر چوو لە ساڵانی نۆوەت بەرپرسیارێکی ئەمنی زۆر زۆر گەورە بوو زۆر زۆر بەکاریگەر بوو و زۆر کۆمەڵایەتیش بوو یەک لە کەسانە بوو کە بە هەموو شێوێک سپۆرتی گروپی ئامەدسپۆر سپۆری دەکرد لەلایەک ئەو کەسە خەریکی شەڕکردن بوو لەگەڵ پەکێکە لەلایەکی دیکەش پشتگیری لە ئامەدسپۆر دەکرد چونکە دەیویست لەو ڕێگایەوە هەندێک کارەکانی خۆی شعبی بکە کۆمەڵایەتی بکە بەڵام دوایی لە ڕێگەی حیزبوڵڵاوە حیزبوڵڵای باکوور کوژرا و کوشتنی ئەویش بووە هۆکارێک کە دەوڵەت ناچار ببێ ئەمجارە ماسکەکانی فڕێ بدا و ئۆپەراسیۆنێک لە بەرامبەر حیزبوڵڵا بکە سەرکردەکەی بکوژێ و سەرکردەکەشیان کوشت لە ماڵەکەشیاندا لە ژێرزەمینەکەشیاندا لە ناو باخچەکەشیاندا چەندین تەرمیان دۆزیەوە چەندین خەڵکیان کوشت بوو مەلایەن کوشت بوو ژنیان کوشت بوو ئەو حیزبوڵڵایە پاکتاو کرا هەتا وەکو ئاکپارتی هاتە سەردەسەڵات ئاکپارتیکە هاتە سەردەسەڵات پەیدا شتێکی کە دروست بوو ئەوانەی کە لە ئۆپەراسیۆنەکانی حیزبوڵڵا دەستگیر کرابوون بەڵام ئازاد کرابوون لە دواییدا
ئەو هودا پارەیان دروست کرد کە ئێستا پەیوەندێکی زۆر خۆشی لەگەڵ ئیسلامیەکانی کوردستانی عراقدا هەیە و لەگەڵ ماڵی بارزانی پەیوەندێکی زۆر خۆشی هەیە وەوە متتەفیقی ئاک پارتیە لە ڕێگەی ئاک پارتیەوە لەگەڵ ئاک پارتی چوونە هەڵبژاردن و 3 کورسیان هێنان لە پەرلەمانی تورکیادا هەتاوەکو ئێستاشدا. بابینەوە سەر ئامەد سپۆر لەو کاتیشەوە ناسنامەیەک بوو و ئێستا کە تەماشا دەکەین لە کاتێکدا کە شتێک نییە کوردەکان بیکەن و ینی شانازی پێوە بکەن وەکو ناسنامە پێشتر تێکۆشانی چەکداری ناسنامە بوو تێکۆشانی سیاسی ناسنامە بوو ئێستا کە تێکۆشانی چەکداری ئەوە هیچ نەماوە تێکۆشانی سیاسیش خەریکە بەرەو پوکانەوە دەچێت چونکە عەبدوڵڵا ئۆجەلان پەکەکەی تەسفیە کردووە لە ناو بردووە لە هەمانکاتدا دەم پارتی ڕۆڵێک نابینێ لە سیاسەتدا وەکو سەردەمی دەمیرتاش لە زینداندایە دەمیرتاش و هاوڕێکانی لە زینداندان و دەم پارتی تاقە ڕۆڵێک کە دەیبینێ ئەوەیە بۆتە پۆستەچی لە نێوان ئۆجەلان و دەوڵەتدا لە نێوان ئۆجەلان و قەندیدا لە نێوان ئۆجەلان و ڕۆژئاوادا نامەدەبە و نامەدێنیتەوە هیچ ڕۆڵێکی دیکەنی هیچ کاریگەریەکی دیکەنی ئەوە لە کاتێکدا پێشتر دەم پارتی و هەدەب بانگەشیان دەکرد کە ئەوان دەبنە حیزبێکی تورکیایی لە هەموو تورکیا کار دەکەن ئەوەش ماوە لەو حاڵەتانەدا تەماشا دەکەن شتێک لە پڕەوە دەتەقێتەوە بە ناوی ئامەد سپۆر کە لە کاتێکدا دەچێتە لووتکەیەک لە کارەکانیدا تەماشا دەکەیت جۆش و خڕۆسێکی زۆر گەورە لە ناو کوردەکاندا دروست دەکا و لە ناو دەوڵەتی تورکیادا جۆرێک لە ترس دروست دەکا یەک لەو ترسا کۆمیدیانە هەم تراژیدی هەم کۆمیدیە ئامەد سپۆر گۆڵچەکەی خەڵکی سەنەگالە و گۆڵچەکەی لە دوای سەرکەوتنیدا بە ئاڵای سەنەگالەوە جۆر خڕۆشی دەردەبڕی و لەبەر ئەوەی لەوێژدا کەسک و سۆر و زەرد هەیە لە ئاڵای سەنەگال وایان زانی بۆ ئەمە ئاڵای کوردستانە بۆ هەڵایەک بووە هەتاوەکو پۆلیس چۆ ماڵەکەی سەرەتا دەستیان بەسەر ئاڵاکەدا گرت پاشان کە چوونە ماڵەکەی تەماشایان کرد کاکەوە خەڵکی سەنەگالە لە سەنەگالەوە هاتووە لە تیمی ئامەد سپۆردا وەکو گۆڵچی یاری دەکا و ڕۆڵ دەبینێ گۆڵچێکی زۆر باشیش دوای ئەوە ئیتر پۆلیس وازی لێهێنا یانی ئێستاکە تەماشاکە تابلۆیەکی وها دروست بووە کە شتێکی دیکە یعنی ئەمە نمونەیەکی دیکەتان بدەوێت نمونەی ئەمڕۆ بوو کە لە حەسەکە هەتا ئاراوە لە حەسەک یعنی ڕێککەوتنێک هەیە لە نێوان حکوومەتی ئەحمەد شەرع و هێزەکانی سووریای دیموکراتیکە هێزەکانی سووریای دیموکراتیک ئەتوانین بڵێن بە فعلی وەکو تریش تقریبەن نەماوە و بە پێ ڕێککەوتنەکە بێ ئەو ڕێککەوتنە لە 29 مانگی جانیوەریدا کۆتایی ئیمزای لەسەرکرا ئیمزاکان تۆماس باڕاک مەسعود بارزانی ئەحمەد شەرع و مەزلوم عەبدی لەسەریان کردووە لەوێدا شتێک نییە وەکو هەندێک شت هەیە بەڵام شتێک نییە وەکو یاسا هەتاوەکو ئێستا ئەحمەد شەرع پێشتر وعدی داوە کە زمانی کوردی سەربەست بکە بەڵام زمانی کوردی چۆن سەربەست بکە زمانی کوردی سەربەستە بۆ تۆ بچی لە مەکتەبی تایبەتدا ئەو مافەت هەبی مەکتەبی تایبەت بکەی و لەوێ منداڵەکان پەروەردە بکەی نەوەکو لە مەکتەبی دەوڵەتدا و ئەوە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە تەنانەت عەبدوڵڵا ئۆجەلان هەمان شت داوا دەکا یعنی عەبدوڵڵا ئۆجەلانیش لەسەر زمانی کوردی هەری زۆربووی وتوێتی کوردەکان بۆیان هەیە لە مەکتەبی تایبەتدا دەرسی کوردی بخوێن ئێستاکەش هەیە ئەوە بۆ دەکەنە ماف ئێستاکەش هەیە ئێستاکە بە پێی قانونی دەوڵەتی تورکیای ئەردۆغانی کوردەکان بۆیان هەیە مەکتەبی تایبەتیان هەبێ بۆت نییە لە مەکتەبی دەوڵەتدا زمانی کوردی بخوێنی لەو حاڵەتەدا تەماشا دەکەین وەزارەتی داد ئەو تابلۆیە کە بە کوردی و عەرەبی لەسەری نووسرا بوو
لای برد و بەتەنیا تاوڵەیەکی عەرەبی دانا لە ئەنجامی ئەوەدا خۆ پیشاندانێکی زۆر گەورە هاتە ئارەوە خەڵکەکە هێڕەشیان کردە سەر بینایەکەی ئەو پانکارتەی کە بەتەنیا بە زمانی عەرەبی لەسەری نووسرابوو وەزارەتی عەدل بەشی حەسەکە شتێکی وە لایەن برد خستیانە خوارەوە بەپێ بەسەری کەوتە. یعنی ئەمە بە کورتی لە ڕووی استراتیژیەوە شتێکمان نیشان دەدا ئەویش ئەوەیە کە ئیتر لەمە دووە ناسنامەی پەکەکە و چالاکیەکانی ناسنامەیەکی شۆڕژگێری حیزبی چەکداری نین کە پێشتر دەیوت ڕۆژ ئاوا ڕزگار دەکەن تەبقەما ڕزگار کرد ڕقا ڕزگار دەکەن ڕقەما ڕزگار کرد دێرە زۆر ڕزگار دەکەن دێرە زەرما ڕزگار کرد حەلەب ڕزگار دەکەن حەلەب ما ڕزگار کرد دیمەشق ڕزگار دەکەن هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕزگار دەکەن ئەمە نییە ویانیش کە دەیانگوت ئێمە دەبینە دەسەڵات بەشێک لە دەسەڵاتی تورکیا ئاک پارتی دەڕوخێنین ئەمە نییە بەڵکو ناسنامەیەکی تەواو کۆمەڵگەی مەدەنیە ئەوەی لێرەدا کە بتوانین باسی بکەین و گرنگ بێ شتێکی نوێ بێ ناسنامەیەکی کۆمەڵگەی مەدەنی لەدایک دەبێ و ئەو لەو ناسنامەیەدا بۆ نمونە گروپی دی ئامەد سپۆر بە دەوڵەتی تورکیا دەڵێ ئەمنیش هەم بمبینە حیسابم بۆ بکە لەو چوارچێوێدا مرۆڤ تەماشای بابەتەکە بکە و ئابزانم تێگەشتنێکی باشتر بۆ دروست دەبێ هەر بژین.